لكم ناصح أمين. الحمد لله رب العالمين، نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، برا خۆشەویستەکانم لە دەورەی شبهات حول الخروج والثورات والتكفير كبابتي ئێمە محاضرەیەکە لەناو ئەو دەورەیە کە لەم هاوینەیە کراوەتەوە. ئەوە محاضرەی دووهەممانە بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست بەردەوامین لەسەر ئەو پێشەکی کە وتمان کەسی ئەهلی سونە بۆ ئەوەی کە لە پڕێکە نەکەوێ بەسەر عیلمێکی گەورە و قورس مەسائلێکی عیظام پێشەکیەک بزانێ دەربارەی منهەجی ئەهلی سونە و جەماعە کە ئەوەی ئێمە باس دەکەین بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست مقدمەیەکی منهەجیە و تەئەسیلیە، هەمووی ئەسڵە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. باسی بابەتێکەکەین الثبات على الحق. ئەو کەسەی کە لە ئەهلی سونەیە زۆر باشە ئەگەر خۆتان تەسجیلی بکەن، نووسینەوە بنووسن و تەسجیلی بکەن بۆ خۆتان لە ماڵەوە هەندێک شت مەسەڵەن فریای ناکەوی تەسجیلی بکەن، شتێکی چاکە الحەمدولله و کارێکە بۆ خێر بەکارێنی. الثبات على الحق، ئینسان لەسەر حەق جێگیر بێ. تێگەی براکەم، کەسی سەلەفی، کەسی ئەهلی سونە ئەوەیە کە جێگیرە بەڕاستی. کەسی ئەهلی سونە ئەوە نییە ئەمڕۆ لەبەرەوەی لەم دەورەیەیە ئیتر بۆ خۆی کەسێکە یعنی ملتەزیمە چاکە، شکڵ و شێوەی کەسێکی ئەهلی سونەیە، بەڵام ماوەیەتر کە ژنیەنە شانی کرد بە کاسبیە حشتێ نەمێنێ، نە عیلم بمێنێ، نە شکڵ و شێوە بمێنێ، نە ئیلتیزامی دینی بمێنێ، یان مەسەڵەن سەفەرێکە بەوەی سەفەرەکەیەوە، یا مەسەڵەن برادەرێکی ڕەفیقێکی یعنی وەکو دارێک وابێ هەر بایەک لی باس سەما بکە، وەکو دارێک هەر بایەک لی باس سەما بکە، ئینسان ئەبێت سابت بێ لەسەر حەق، ئەبێت جێگیر بێ. بۆیە الثبات على الحق صفەتێکە لە صفەتەکانی ئەهلی سونە، کەسی سونی و کەسی سەلەفی. و یەکێک لە دیارترین صفەتەکانی و کەسانی کە لەسەر ڕێگەی ڕاستن، ڕێگەی ڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و صحابة و تابعین ئەوەیە کە صراط المستقیم بەرنایەن، یعنی کەسی ئەهلی سونە واز لە صراط المستقیم ناهێنێ، چونکە زانیوە ڕێگای ڕزگار بوونە، وەکو چۆن ئاەتە پیرۆزەکە لە سوورەتی الأنعام ئاەتی 153 ئەو ئاەتە پیرۆزە لەبەرکەن، سوورەتی الأنعام ئاەتی 153 خوای گەورە فەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه. ئەفەرمێ ئەوە ڕێگە ڕاستەکەی منە، یەک ڕێگە ڕاستی منە، یەک ڕێگە صراطی، یەک ڕێگەیە، یەک ڕێگەیە ڕاستە، فاتبعوه شوێنی بکەون، ولا تتبعوا السبل، شوێن سبولەکان مەکەون، سبول توولە ڕێکانە، شوێن توولە ڕێکان مەکەون، فتفرق بكم عن سبيله، ئەو توولە ڕێیانە لەم ڕێگە ڕاستەی خوای گەورەتان بکەن، وا مەکەن. کەواتە تۆ برا خۆشەویستەکەم، خوشکی بەڕێز، تۆ بێ لەسەر ڕێگەی ڕاستی خوای گەورە و باڵا دەست بی کە پێغەمبەری لەسەر نردووە صلی الله عليه وسلم، کە سەحابە بەڕێزەکانی لەسەر فێر کردووە، کە هەتا ڕۆژی قیامەت شوێنیانەکەون. ئەوە ڕێگە ڕاستەکەیە. فەرمێ شوێنی بکەوە، شوێن غیری ئەو شوێنە ئەو ڕێگەیە مەکەوە، لەبەرەوەی شوێن توولە ڕێکان بکەوی فتفرق بكم عن سبيله، ئەو کاتە ڕێگە ڕاستەکەی خوای گەورە بەجێهێڵی. بۆیە زۆر کەسەیە بەڕاستی بەوەی توولە ڕێوە، بەوەی شوێن کەوتنی ئەموو ئەوە ڕێگە ڕاستەکەی بەجێهێشتووە. خوا بمان پارێزێ. ذلكم وصاكم به، ئەوەیە کە خوای گەورە ئامۆژگاریتانەکە، ئەوە وەسیەتی خوایە بۆ ئێوە، کەواتەم ئاەتە گەورەیە بۆ ئێڵم لەبەریکن. ئەمە وەسیەتی گەورەی خوایە، ذلكم وصاكم به، ئەوە وەسیەتی خوایە کە ئامۆژگاری ئێوەی کردووە کە ئاگاتان لێبێ ڕێگەی خوا یەک ڕێگەیە، دوان وسیان و دە و سەد و هەزار نییە، ئەوە نیە کەسە بە ئارەزی خۆی، نە کاکە دەلیلە، دەلیلی پێبرا لە قورئان و سونەت و ئەقوالی سەلەف، ڕێگەکەت تەواوە ڕشوێنیکەوە، وانە بۆ خۆی دروستی کردبووتی وەخوا کاکە و ئاەتە و معنایش ئەبەخشێ، و ئێمە بێم ئاەتانە بە تەفسیرێکی مۆدێرن و تازە بابەتیانە و سەردەمانە و ئەمانە، ئەوە بزانە کە ڕێگەی سبولەکەی و یەکێکە لە سبولەکان، توولە ڕێکە لە توولە ڕێکان ئامان ئاگاو لێ بێ حەزەرکە. بۆیە خوای گەورە فەرمێ ئەوە وەسیەتی منە بۆ ئێوە،
لعلكم تتقون هەتا کەسێکی متقی و لە خوا ترس يعني ئەگەر کەسێکی متقی بی کەسی متقی لەسەر یەک ڕێگەیە ناچێت شوێن تو لە ڕێگان کەوێ هەر ڕۆژی لەسەر بەزمێ بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتە پیرۆزەی ڕوون کردوێتەوە ئەمە ئاەتە پیرۆزەی ڕوون کردوێتەوە عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ خەط لنا رسول الله صلی الله عليه وسلم خەطا پێغەمبەر صلی الله عليه وسلم خەتێکی ڕاست و دروستی بۆ کێشای فەرمی هذا سبيل الله ئەمە ڕێگەی خوایە ثم خط خطوطا عن يمينه وعن شماله أو خط الراستك كيشاي إن جات شان خط يكيش للاي راست وشبي أو خط الراست وكيشاي باشان فرمي هذه سبل متفرقة أما شان ريقايكي متفرقة جياوازة أميك صاحبي أمتو للريا جياوازتر لو يتريان قصاك أويك هي الراستة جياوازتر لهي شب قصاك يقص حسابك فرمي على كل سبيل منها شيطان يدعو إليه لسر هر ريقيك شيطان دعوي بوكا جاء طبعا رازا أنه الشيطان زور مشكلة شيطان ريقو بو برازينيتو هاي اسنا مثلا تو نجي بياني كي شيطان الله بخوا خوكو خوشك يعني وكواش شحور رجانا خوتبي إيشي شيطان آواه جيجارا أخوي أتيوه تركي كي شيطان لو كاتيان نفسك بوكا بألتون توجلي والله زور قرصان جگری وازی او ایشی شیطان اوه سبحان الله بوی پیغمبر فرمی صلی الله علیه و سلم هر رگه شیطانی کی تیا جاور الشیطان شتکو بو برازینه تو به چی له انسان بک شیطان میشه فریودانه و فریودانه کشی به شهوته به ارزوه و به شبهه و گمانه و کو چی وای و کو که تو استبرو ون من برو بو پنجه لو سيساق جرماي بيني لسر جاد قيرك زورتي نوازاني بردم آوا الله لخوا بزاي أبوس آوا كشي هر شيء سيرك سراب هر جاد قيرك يتلون حلم بواقي هي بخوي أو يدرس كردوا إيش شيطانيش آوا حتى أروي بيناجي حتى أو كسيك شون يكوي خواب من بارزة لجهنم الشيطان الله بوشون من كوتي بجومك بويا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لسر هل يكلو تو للريانه شيطاني كليو دعوي بوكا باشان پیغمبر صلى الله عليه وسلم آيات بيروزي خوندوا لسورة الأنعام آيات الصوب بنجاوسي وأن هذا صراطي مستقيما فاتبعوه أمر رجي راسي من الشوني بكون ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي شون تو للركان مكون شكل للرجل راستك لا تانية ذلكم وصاكم به لعلكم تتقون أو وصيتي خواي قوريتاكو كسكي متقي لأخوات رزمان ابن القيم رحمة خوالي بفرميتش ابن القيم طبعا أو حديثي بوم باسكردن هر أهل السنن جراوينته ابن ماجه والروايات ابن ماجه وشيخ الباني فرمي صحيحة ابن القيم رحمة خوالي بتلبي الشيخ الإسلام ابن تيمية كتابات زورة ما شاء الله لزور يشغل بواره كان كتاب ابن القيم هي رحمة خوالي به أفرمي والمقصود أن طريق الحق واحد ما بس بم حديثي بيغمبر صلى الله عليه وسلم وبس بو آياتي خوالي جورا أبي بزاني كالطريق الرقاك يقرقه إذ مرده إلى الله الملك الحق ودواروجو كوتاي أم رقايا أقاته بو باشاي حق كخواي قروا بالا دستا وطرق الباطل أي الرقايا أهلي بطالشية متشعبة متعددة شعبة دولة جاوازة همرنقة هذه يكي بنوعه هذه يكي لآوازه أخواني فإنها لا ترجع إلى شيء موجود بلام دواجار هيك شيء بوشتكي بون ناقرته اشتكى هبه ولا غاية لها يوصل إليها هدفك شيء يكبي بقي يعني ما يخونين بزانين هدف يوكس أو كساني كأم خيون رشتنا أكن علي ذنم هدفتان جيش بتشي مثلا داعش جيش بتشي هذه بزانم دوني برادريكم تلفوني بو كردم وتي بليجر ما أويك أو بيكردم أو كاتا نزیکی ساعت 6 بوو 6 ئێوارە وتی ئێستا من لە مەخمورم چێکن لەوێ ئەو عەبوانی کە داعش داینەوە ئێستا پاکێکەنەوە بۆی خەڵکە فەقیرەی لەوێەوە ڕۆن نەتەقێتەوە پیانە بە خەڵکی مسلمانی فەقیرە یعنی لە پلەی گەرمای پەنجایە بزانەوە چەنە ئەوان تیاچوون و هیچیشیان نەکرد و وڵاتەکەیان خاپوور کرد و کۆمەڵە خەڵکی زۆریان نا بە کوشت و تێگەی وڵات ئاوای لێیەت بزانم ئادەی هەدەفیان چییە بۆیە تو لە ڕێ برا خۆشەویستەکەم وەکو ئیبن القەیمە فەرمێ غایەی نییە ئامانج و مەبەستی نییە ئادی بزانم تۆ بەچی گەیشتی چ سوودێکت هەیە ئادی کامیان ئاوا دەورەیەکیان کردوتەوە لە مزگەوتێک لە شوێنێک ئەو فێڕەقە ضالانە کامیان هاتوون ئاوا
مسلمان فێرکەن لە قورئان و لە سنەت و منهەجی ئەهلی سنە نایەن شتیوان ناکەن هەڕڵێ وەرە تۆ ملوانکە یەکاتە ملت و ئاوا بیکوژە و ئاوا کافریکە و ئاوای لێ بکە و چی بکە و هەرەمەیە ئیشەکانیان وە چیشیان کردو چیشیان نەکردو خوابمان پارێزە باسییان نەکەین ئینشاءالله بۆ ابن القيم رحمة خوای لێ بێ فەرمێ هي بمنزلة بنيات الطريق بل هي بمنزلة بنيات الطريق وطريق الحق بمنزلة الطريق الموصل إلى المقصود فهي وإن تنوعت فأصلها طريق واحد رێگەی حەق وەلەگەڵ توولە ڕێکانە هەندێک کۆڵانی سلێمانی هەیە سەیرەکەی تۆ ڕۆی ڕێ زۆرە بڕینە شارەزای کەچی سەیرەکەی یەکەی بە ماڵێ ئەوەی کا تۆتەوێت دەرچی سەیرەکەی دەرگایکی گەراجی کراوە گەر بڕۆیەکی دەنەوە ماڵێکەوە ئەو بنیادی طریقەکە ئەوەیە توولە ڕێگە ئەوەیە ناگەیتە ئامانجەکەی خۆت ئەی طریقە حەقەکە تۆ شار ڕێگەکان نەزانی لەم شار ڕێگەیەوە بڕۆی ئەچیتە ئەو ڕێگە یعنی هەموو یەک ڕێگەیە هەموو یەک ڕێگەی دوجار کە ئەگا بۆ ڕێگەی کە خوا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بۆ ئێمەیان ڕوون کردوێتەوە بابەتێکی ترمان عدم التلون في دين الله بابەتێکی تر کە لە خزمەتان باسی بکەین لەم مقدمە ضرورەیە عدم التلون في دين الله ئینسان هەمەڕەنگ نەبێ لە دینی خوا یعنی هەر ڕۆژی شتێن نەبێ ئینسانە بێت دامەزراو بێ بە کوردەواری تەلەون پێوترێ حولحولی یعنی ئینسان حولحولی نەبێ ئینسان کەپرسەوز نەبێ ئاهایستا هەندێک کەسێ کاسبی بۆ ناکرێ پێڵن کەپرسەوز بۆ نمونە دوو مانگ دوکاناریەکە دوایە چێبێ بە چاییچی دوایە چێبێ کرێکاریەکە دوایە چێ سەفەری ئێرانەکە جا دوایە چێ سەفەری سینەکە اینجا دوایە چێ تەکسی پێ لە هەمووش یەکۆڵە زەرەرەکە دەکا کە تۆ دابمەزرێ تۆ دوکانێکت داناوە بێت ساڵی دوو ساڵ لەسەری تا خەڵکە و ناسێ و ئەو شتەکانێنی و تێگەی لە وەزعەکە هیواش هەیە یعنی لە ناو دینی خوا ئەم نمونەیە هەڵگرە بۆ ناو دینی خوا هەر ڕۆژی لە شتێکە ئەمڕۆ ڕەفیقتە یە بۆ مزگەوتە سبەینە لە مزگەوتێک تر قسە لەگەڵ تۆ ناکە سبەینە قسە لەگەڵ هەردوو لا ناکە باشە ساڵە ترێتەوە بۆ لای تۆ وڵی من زۆر غەڵەتم کرد مانگێکی پێ ناچێ وەڵا ڕۆشتەوە دیسان بەجێشتەوە هەریکە قسەی بۆکە شوێن ئەوەکەوێ ئەمە پێوترێت تەلەون لە دینی خوا خوای گەورەم جۆرە کەسانی خۆش ناوێ خوای گەورە کەسێکی خۆشەوێ کە لەسەر ڕێگەی حەق ثابت بێ صدقی هەبێ ڕازگۆ بێ ڕازکا لەگەڵ خۆیە ئەیسا معقولە تۆ بۆ ئەم قورئان و سنەتە ئەم ڕێگەی سەلەفی صالح و هەدی ئەهلی سنەیە ئەخوێنی معقولە ساڵێتر بڵێ وەڵا کاکە ئەمە بە کەڵک نایە چۆنە بەشتیوە نابێت تۆ ئێستا ئەمە زانیمە ڕێی حەقە نابێت تەلەون بکەی هەموو عالم بڵێ سرم لە تێکشتو نابێت بڵێ سرم لە تێکشتو تۆ ئەسڵت لایە تۆ بنچینەکەت لایە بۆیە سەیرەکەی هەندێک کەس هەیە سبحان الله لە ئەهلی ئەهوا کە شوێن هەوا ئارەزویانەکەون ئیشی یعنی لەسەر ئەمرێک ثابت نابن ڕۆژێ مسلمانە ڕۆژێ ملحیدە ڕۆژێ مفەکیرە ڕۆژێ مەسەلەن هەر ڕۆژی بە نوعێکە لەسەر شتێکە ئەی بینن یعنی هەر ڕۆژی لەسەر بەزم و ڕەزمێکە ئەمانە خوای گەورە تعبیری لێ کردوون بۆ کەسی کە لەسەر سەرە ڕوە بەسەر دەما پاڵ کەوتووە بەسەر دەم ئەڕوا خوای گەورە فەرمێ لە سوورەتی الملک ئاەتی 22 ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئەمن یەمشی سەویا على صراط مستقیم ئایا ئەو کەسی کە لەسەر دەم و چاو بڕوە لەسەر دەم پاڵ کەوتووە بەو نەوعە بڕوە ها چەند ناخۆشە سبحان الله ئینسان بەو پێیانەی کە خوای گەورە پێیاوە نەڕوە لەسەر دەم پاڵ کەوێ بڕوە ئەفەمەن یەمشی مکبا على وجهه بەسەر دەما کەوتووە ئەڕوا ئەوە باشترە ئەمن یەمشی سەویا على صراط مستقیم یان کەسێک بە پێیەکانی ئەڕوا بەڵام چۆنی ژەڕوە لەسەر ڕێگەیەکی ڕاستە سەیری بزانە تعبیری خوای گەورە چۆنە بۆ ڕێی حەق بۆ صراط المستقیم بۆ کەسێک کە یعنی تەلەون ناکە هەر ڕۆژی لەسەر بابەتێک نییە لەسەر بەزمێک نییە لەسەر بەزم و بالۆرەیە نییە ئەو کەسێک کە ئەهلی ئەهوا شوێن هەوا ئارەزوی خۆیەکەوێ لە فڕەقە ضالەکان وەکو نمونەی ئەو کەسە وایە کە لەسەر دەم و چاو بڕوا یا بە معنایەکی تر لەسەر دەم پاڵ کەوتووە وەکو بە سنگە خشکێ ئەڕوا ئەو کاتە لوتیشی ڕوشێ سنگیشی ڕوشێ گیانیشی برینارە بێ لە هەمووی خراپتر ئەوەی ڕێەکەشی حەق نییە ئەو کەسی کە لەسەر ڕێگەی ڕاستە بە دوو پێیەکەی خۆی بە ڕاست و دروستی ئەڕوا ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئایا ئەو کەسی کە لەسەر دەم بە سنگە خشکێ بە دەم و چاو پاڵ کەوتووە ئایا ئەوە باشترە ڕێیەکەی دۆزیوەتەوە ئەمن یەمشی سەویا یا کەسێ بە ڕێک و ڕاست و دروستە ڕوا لەسەر پێیەکانی على صراط مستقیم ئێمە کە کەسی عەقڵی نەبێ ئەجینا ئەزانێ کە ئەمەیان ڕاسترە ئەمەیان ئەهداترە
بۆیە برا خۆشەویستەکانم تعبیری خوای گەورە بۆ ڕێحەق ئاوایە. حوذەیفەی کوڕی یەمان ڕزای خوای لێ بێ یەکێکە لە سەحابەی کیرام. حوذەیفەی کوڕی یەمان صاحبی سری پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، صاحبی سری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە تایبەت دایناوە بەوەی کە نهێنیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لای ئەوە. ناوی منافقەکان لای حوذەیفەیە. عمر ڕزای خوای لێ بێ فەرمێت خوا سوێنتم ناوی منیتیان نییە، ئەڵە پس پێ دەڵم جارێتر بە کەستر ناڵێمەوە نەتویتیانیت. سبحان الله. ئەوە حوذەیفەی کوڕی یەمانە. ئەفەرمێ وقولێکی مەشهوری هەیە کە ئەفەرمێ كل عبادة لم يتعبدها أصحاب الرسول الله صلى الله عليه وسلم فلا تعبدوها. أفرمي هم عبادتك كالصحابي بيغمبر صلى الله عليه وسلم نيكر دو إيه وجميكر خواهي بيما برستن شكا عبادتني. كل عبادة لم يتعبدها أصحاب رسول الله صلى الله عليه وسلم فلا تعبدوها. أم قولي إخوانين وأفرمي اعلم أن الضلالة حق الضلالة أن تعرف ما كنت تنكره وأن تنكر ما كنت تعرفه وإياك والتلون فإن دين الله واحد. أفرمي أو بر ضلالة يعني ترهيج قماني تياني ككسك لقم رأيي أو رقي قم رأيي أو يكا تو بيشتر شتيك بخراب الزاني ويستابة شاكي بزاني أو يتر أو بر قم رأيي وشتيك بيشتر بخراب الزاني ويستابة شاكي زاني شاهد يما ليرا وإياك والتلون أقال لي بالرنقة كان نقول يعني سبحان الله مسلماني وهي واقعية بس المسلمانية كاهد باش تومت يبو مسلماني دروس تكري سيري قال ريشة تاشي اي بابا الريش تاشي ناقي بس المسلمان وكاك بونا من مشكلة لمن الروا وازل مزقوتيني كاك خوك تو خو من نابرستي خو عالم نابرستي خو او كومالا نابرستي تو بو خوا خود يقلعي كردوتو شلون بي يعني تلون بكي بويا حذيفة رضاي خوي لي بفرمي وإياك والتلون أقال لي بي الرنغ كانت نقوري يقرنغ به چونك ديني خوا يق دينه ديني خوا چند ديني نية ديني خوا چند ديني نية هالروجي لسر ببي ظروف وزمانه كان بقورت أم روابي وسبين يشتكي تربيت ديني خوا آيته حديثي بيغمبر صلى الله عليه وسلم بور رقيك تابعي صحابه تابعينه ئایا هیچ ئەرک و بارقورساییەکی خێزانیت لەسرە و ناتوانیت جێبەجێ بکەیت؟ ئایا بژێوی خێزانی باری قورس کردوویت بە جۆرێک کە ناتوانیت پێی هەڵبسیت؟ یان یەکەم شتێک کە بیری لێ بکەیتەوە قەرزکردنە؟ پرسیار لە خۆت بکە ئایا ئەو قەرزەی دەیکەم بۆ کارێکی پێویستە؟ ئایا ئێستا گونجاوە بۆ قەرزکردن؟ ئایا ئەو بڕەپارەی قەرزی دەکەم کاریگەری لەسەر بوارێک دارایی خێزان نابێت؟ چۆن قەرز دەدرێتەوە و چەند کاتی پێویستە؟ باش بزانە ئەگەر قەرز دروستیش بێت بەڵام کارێکی قورس و مەترسیدارە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خودایە پەنات پێ دەگرم لە تاوان و قەرزاری و هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر قەرزار نەکردووە. مرۆڤی عاقڵ و ژیر هیچ کات ژیانی ناخاتە مەترسیەوە و خۆی تووشی قەرزاری ناکات بۆ هەندێک ڕابواردن و شتیلاوەکی ژیان، چونکە قەرزاری تووشی خەم و خەفەتت دەکات و تووشی درۆشت دەکات و تووشی کێشەی خێزانیش دەبێت. باشتر وایە بۆ کەسی قەرزدار کار ئاسانی بکات بۆ قەرز وەرگر، چونکە خوای گەورە بەڵێنی داوە بە فەزل و منەتی خۆی بە پاداشێکی گەورە بۆ ئەو کەسەی قەرزدەر کە ناخۆشێک لەسەر مسلمانێک لا بدات و دروست نییە بۆ قەرز وەرگر کە توانای هەبێت قەرزەکەی نەداتەوە و بەبێ هۆ درەنگی بخات. باش بزانە نیەت پاکی هۆکارێکە بۆ ئاسانکاری لە دانەوەی قەرزدا. هاتووە لە فەرموودەدا هەر کەسێک لە ماڵی خەڵکی وەرگرت و نیەتی وابێت بیداتەوە ئەوە خوای گەورە بۆی دەداتەوە و کار ئاسانی بۆ دەکات. هەر کەسێکیش وەری بگرێت و نیەتی وابێت بیفەوتێنێت و نەیداتەوە ئەوە خوای گەورەش ماڵەکەی ئەفەوتێنێت و کاری بۆ ئاسان ناکات. دڵتەنگ مەبە، خۆت مەدە بەدەست دڵتەنگیەوە. لە ڕێگای چۆڵ و بێئیشیدا یاد و زیکری پەروەردیگارت بکە، بخوێنەوە، کار بکە، سەردانی خزمەکانت بکە، بیر لەشتی بەسوود بکەرەوە. دڵتەنگی بێتوانەت دەکات لە پەرستنی خودا، دوات دەخات لە هەوڵ و تێکۆشان، بێهیواییت بۆ دەهێڵێتەوە، فڕێت دەداتە ناو شاڵاوی ڕەشبینی و بەدبینیەوە. ئەوە ناگونجێت لەگەڵ کەسێکدا کە هەڵگر و خاوەنی قورئان و یادی خودا و پاڕانەوە و نوێژ و ڕۆژ و خێرکردن بێت.
ئەوەی خی گەورە فەرمانی پێدا بێت لێ بۆ تۆ و دەبێت ڕوو بدات. پێنووسەکان بەرز کراونەتەوە، تیانووسەکانی جووشک بوونەتەوە، کەواتە هەموو کارەکان جێگیر بوون، کەواتە پەژارەی تۆ نەڕووداوەکان پێش دەخات و نەدواییشان دەخات. بەڕاستی نە چارەسەری پزیشکەکان و نە دەرمانی دەرمانخانەکان سوودیان بۆت نابێت. بەختەوەرت ناکەن ئەگەر تۆ خەمت لە دڵی خۆتدا چەسپاند بێت، چاوت کردبێ بەڕایەخ بۆی، ئەندامەکانی جەستت خست بێتە خزمەت پەژارەکان، پێستی خۆت کردبێت بە بالیف بۆی. ئەگەر دڵتەنگ بوویت زکری خوای پەروەردیگارت بکە، قورئان بخوێنە، چونکە بەڕاستی تەنها بە زکری خوا دڵەکان ئارام دەگرن و ئاسوودە دەبن. چونکە مرۆڤ لە ڕۆح و جەستە پێکاتووە. خۆراکی جەستە بریتیە لە خواردن و خواردنەوە، بەڵام خۆراکی ڕۆح بریتیە لە زیکر و عیبادەت بۆ خوای گەورە. بیسەری ڕادیۆی ئامۆژگاری بن لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان: هەولێر، هەڵەبجە، دهۆک، پێنجوێن، چەمچەماڵ، کەلار، کفری، پردێ لەسەر فریکوێنسی 91.7، سلێمانی و دەوروبەری لەسەر فریکوێنسی 106.5. ڕادیۆی ئامۆژگاری، ڕێگایەک بۆ ناسینی پەیامی پێغەمبەران، سەلامی خودایان لێبێت. فإذا قضيتم خی گەورە باسی کردو، باسی دوو تاقم لە خەڵکەکە. لەکوێ باسی کردو؟ لە سوورەتی ئەنیسا ئایەتی 83. ئەم ئاەتە پیرۆزە ئەسڵێکمان فێرەکە کە ئێمە بە پەلە هەر قسەیەکمان بیست خێرا بڵاوی نەکەینەوە. یەک کەلیمە ئەبیستی حتا چیتە ماڵەوە بە 10 نەفەر یەگەیەنی غەڵەت نابێ وابیت. خی گەورە فەرمێ وئیذا جاءهم ئەمڕ، ئەو جۆرە کەسانە کاتێک کە شتێکیان پێیەگا من الأمن، إذا جاءهم أمر من الأمن أو الخوف، جاء أجر أو قسەیە شتێکی باش بێ بۆ منەڵە دنیا چاک بووە، یا بڵێ خەوف بێ دنیا خراپ بووە. زوو ئالم بازاڕیان و قەڵیشایەوە. ئالۆ بازاڕی سلێمانیە ئێمە دوکانمان نەبوو، ئەو کاتەکە حکومەتی بەعسی لێ بوو، هەر بۆ سوعبەت یەکێوی قەڵیشایەوە. خەڵک ئەمین ڕایە کرد، قەڵیشانەوە هەبوو، يعني انضباط وشتهات نتر ديار يعني بون نفر يكجرا لم شارع يتريانو قليشا وبين راقي خيرا دوكان دايخه خيرا همو خلق بروات ويتر هرشان بردس كوتا ايان قرت يكسر امر بو امن سورك ساخته شي وهبو دول الرئي واي قليشا باورك تا دقيقه يعني خلق هاد الرايه كرت تا بابا واني ورنا وهجنيه نقلي شاوتو قليشانوني بلا عرزك بقليشه يعني الراكن هركس اخوي درباسك خواب من باريزيا جا هەندێک کەس هەیە یعنی یا ئەڵێ دنیا باش بووە یا ئەڵێ خراپ بووە، یعنی وەکو قڵیشانەوەکە ئەذاعوا به. خی گەورە فەرمێ یعنی شتێک ببیستن لە شتێکی خۆش یا شتێکی خراپ، یعنی وەکو بڵی ترس و ئەوانە بیم و ئەوانە مشکلی ئەمن و ئاسایش، یەکسەر ئەذاعوا به، یەکسەر بڵاو یەکەنەوە. خی گەورە سەرزەنشتیانەکە ئێ بۆ یەکسەر بڵاو یەکەنەوە. ئەفەرمێ وەلەو ڕەدووه ئیلە الرەسوولی، ئەگەر بیان گێڕایەتەوە بۆ پێغەمبەر کاتێکە لە ژیانە ماوە، وإلى أولي الأمر منهم يان بود الصلاة دار كانيان كاكتو تعيشي كرو بزانا وايانا شوني بربرسي خوت يجينا بزانا أمشت وايانا لعلمه الذين يستنبطونه منهم أو كاتحق الراس تكد بودركوي ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا. أجر فضلي خور رحمتي خواب سرتانه والنبي أو كاتشون شيطان كوتن مجر كم يكتان النبي بو يسيرك يزوريني خلق حزيلة بلاو كردنويشته هر مثلا سي فيسبوك سي سوشيال ميدياك سيري جروباتەکان کە سەیرەکەی شتێب یعنی کابرا فریاناکەوێت داوای لێبوردن کە 1000 شێر کراوە، یەکەواتە تۆ بێت تەئکید کەیتەوە برای خۆشەویست لەسەر هەر مەسەلەیەک خێرا بڵاوی مەکەرەوە. بۆیە ئەبێ ئینسان ئاگای لە زانایان بێ، بگەڕێتەوە بۆ لای زانایان. شێخی سەعدی ڕەحمەتی خوای لێبێ پوختەیەک ئەمەی کە ئێستا من باسم کرد ئاوا قسە لەسەر ئەوەکە. پاشان کێ عالمە؟ یعنی تۆ زۆر جارەڵی باشەوە بە کێ وتری عالم؟ صفەتی عالم ئەمەیە برا خۆشەویستەکەم، صفەتی عالم ئەوەیە ئینسان علمی بە کتاب و سنە دەبێ.
أو كسي علمي بكتاب السنة أبو عالمة اتباع ما جاء في الكتاب والسنة لقلوي كعلمت به إنجا خوش الشويني بكوي خوش الشويني بكوي زولم سليمانية ملاي شوعي هبو خوي باوري بيشاكي خوي نبو تيجي بخواي كان وتي براكي دزنوش قلتي توش كربوي يعني بابا داني شيء ما جوازين تو شلون به أو شوين بۆ ملای مەلایەک لەو گەڕەکە دوورانی سلێمانی و ساڵانە پێش 2000 کان مینەکەی مێزەرەکەی کێشا بە مینەکەیوتی ئەمە قوڕی کردو بەسەری منە خوابمان پارێز ئێوە علمیشی بە قورئان و سنەتە بێ اتباع ما جاء في الكتاب والسنة نییە بێ شوێنی بکەوی لە قورئان و سنەت یعنی خۆت پێتەوە دیار بە شوێنی بکەوی کاکە معقول لە من قسەی خێر بۆ تۆ بکەم بەڵام خۆم هیچ نەکەم لەوەی کە بە تۆ یەڵێم خەتەرەوە نیفاقە سێهەم چییە ئەوەی کە لە قورئان و لە سنەتە هاتووە ئینسان زەبتی بکە زەبتکردنی ئەوەی لە قورئان و سنە داتووە بەوەی کە لە سەلەفی صالح چۆن زەبتی ئەو شتیان کردووە یعنی قورئان و سنەت بە فەهمی سەلەفی صالحەوە تۆ ئەوە پێوتری عالم ئەوە پێی ناوتری عالم خۆی ئیجتیهاد بکە وتیان لە یەکێ لەو گوندانە مامۆسایە گوتوێتی ئادەم ساڵ سیرکەن سیر لەبەرەوەی خوا لە قورئانە هەر بەڕاستی نوکتەوشت نییە لەبەرەی خوا فەرمێ قل سیروا في الأرض سیرکەن والله لە گوندێک ناوی گوندەکە زانم نایڵێ خەتەرە نابێ یعنی بۆیە کەواتە قورئان و سنەت بە فەهمی سەلەف ئایا سەلەف ئێمە چیان بۆ ئاەتە پیرۆزانەوە تۆ ئەوە عالمە چوارەم چییە لزومه للطاعة وبعد عن الفسق والمعاصي والذنوب أبي طاعتي خواي هبه يعني برا بيو ديار بك أما طاعتي كأما متقي والأخوة ترسى وهروها دور بي لفاسق بون گوناحی گەورە کەسێبی کا پێی فاسقە بێ لە دوای عیلم معاسی گوناحەگینەکان گەورە و بچووک لێی دوورکەوێتەوە و هەروەها دوورکەوێتەوە لە بیدعە و گومڕایی بیدعە نەکا کەسێکی مبتەدیع نەبێ تێگەی ینی دەیەها و سەدەها وەزارەها بیدعە لە دینی خوا دانراوە چۆن عالم شتی واکە عالم بیدعە ناکە ئەو کەسێک کە بیدعەکە عالم نییە خوا بمان پارێز ئەبێ لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها بابەتێکی زۆر گرنگ کە ئەکرێ کاتی خۆی باسیکەن ڕەد المتشابه إلى المحكم ئەو شتانی کە متشابهن جیاوازن چەند معنایەک هەڵەگرێ تۆ بیگەڕێنی تۆ بۆ معنایەکی محکەمی خۆی سابتی خۆی کە لەسەر چی معنایەکدا ئەمەزرێ ئەوە شوێن متشابه نەکەوێ ئەو شتانی کە شوبهەی لەسرە ئەوە عالمە حوتەم الخشوع والخضوع لأمر الله ئینسان بترسێ لە فەرمانی خوا بترسێ لە ئەمری خوا بترسێ لە خوا بترسێ بە ئیبن عەباس یانوت اتەقی الله دابەزی لەو وڵاخەکەی سوژدەیەکی بۆ خوا برد سوژدەی بۆ خوا برەوە متەقی لە خوا ترسە و هەروەها عالم بە کێ وترێ ئەهلی ئیستینباط و فەهم ئەو کەسی بتوانێت لە قورئان و سنەتەوە حکم هەڵبێنجرێ یعنی حکم دەربێنێ چۆن بیرێک ئاوی لێ دەرێنی ئەویش ئاوا لە قورئان و سنەت حکم دەربێنێ ئەوە پێوتری عالم ئەمە هەشت وەصفە هەشت سیفەتە بۆ کێ هەشت سیفەتە بۆ عالم کە ئەو کەسەی ئەم سیفەتانی تیا بوو پێوتری عالم ئەوەی کە ئەم سیفەتانی تیانەوە پێی ناوتری عالم ئیتر خۆت عالمە ناسی برا خۆشەویستەکەم بەوا ئازانی کە عالم کێ و کێنی ئەمە زانایانمان دایان ناوە ئەمە ئەسڵێکی عەظیمە بۆ ناسینی عالم و سیفەتی عالم پاشان ضروریشە تۆ بزانی یعنی طبقاتی علەما کێ گەورەیە کێ عالمی گەورەیە کێ لەو خوارتر کێ لەو خوارتر ئەوەش گەورەیە بیزانی بۆیە مەرج نییە هەر کەسێک ئیدعای عیلمی کرد عالم بێ یا بۆ هەر کەسێ وتاریە لە جمعەیە عالم بێ وانە ئەبێ ئاگای لێ بێ ینی عالم طبقاتی علەما چۆن و چۆن دیارە ئەو هەشت وەصفەی کە خوێنمانەوە صفاتی کەسی عالمە بەڵام طبقاتی علەمایانیش فەرقیانەیە ابن عبد البر رحمة خوالي بالجامع بيان العلم وفضله يفرمي إنما العلماء أهل الأثر والتفقه فيه علماء كين أولا كأهل أثر أهل أثر يعني شيء أثر يعني خوا فرمي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم صحابة فرمي حسن بصري فرمي سفيان ثوري فرمي إمام شافعي فرمي أبو حنيفة فرمي إمام مالك فرمي إمام أحمد فرمي أوا بريتي لا أهل علم علماء والتفقه فيه وشار زابون تيايا استبچو مجموعي فتاوي ابن تيمية بخير الرحمة خايلب باسي بابت يكبوكا الله
ئیمام شافعی وا فەرمێ ئیمام ئەحمەد وا فەرمێ فڵان کەس وا فەرمێ فڵان کەس وا فەرمێ ئەمە قەولی قەدیمی فڵان کەسەوە ئاوا تەفەقوهی کردووە لە شتەکەی خۆیان لە مەجالەکەی خۆیان ماشاءالله لەسەر هەر مەسەلەی قسەکە وازانی بەزەوە ئەزانێ وازانی بەزەوە ئەزانێ ئێستا تۆ چی مۆبایلەکەت خراپە بێ ئەیبێ بۆ لای فیتر نە ئەیبێ بۆ لایەوە کەسێک کە تەسلیحی مۆبایلەکە ئەگەر مەسەلەن کەسێک فیتەرێکی زۆر باش بێ بەڵام هەروە مۆبایلەکەت بڵێ خراپ بۆی بم بۆ لای ئەو وەستایە بڵێ ئابمەرێ بۆت کاتەوە و بۆت تەسلیح کا بڵێ فەرموو مهم ماوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە هەر مەجالێکا قسەی کرد وازانی بەزەوەی زانیوە وازانی و بەزەوەی زانیوە جا تۆ لە مەجالێکا اختصاصیە تۆ وردە سەرەکەوی لە شەهاداتە بۆ نوت دکتۆرا لە مەسەلەیەکی تایبەتاییێنی ئەنێ بێت لەو مەسەلا زۆر شارەزایی بۆ نمونە شێخی ئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە هەر مەجالێکا قسەی کردووە تفقهی تیا کردووە ئەفەرمێ ئیبن عەبدولبەڕ علەما ئەو کەسان کە ئەهلی ئەثەر و ئەهلی تفقهن تفقهیان کردووە لەو ئەثەرانەیە ويتفاضلون فيه بالإتقان والفهم يعني قورن فضليان هي بويك إتقانيان هي بباشي يعني علم كيان ورقرتوا بتشاكي خريكن وهروها بباشي تيجيشتون لشتك ديار مرجنية تو بهر كسي هرشتي بلا يقر نيزان يعني وعالم نبي نا تو بيستوتك إمام مالك شن برسياري لي كان الله من نازانم بوي نصف العلم لا أدري أو نا يعني يكري إنسان شتي نزاني أكري إنسان شتي نزاني بلام أويك أيزاني بباشي لي تيجيشتو أويك أيزاني باشي لي تيجيشتو بوي مرجنية أويك دانشت باسی علمی کرد کەسێکی عالم بێ هەمانە لە عولەمایانە ئیجتیهادیان هەیە فتوایەن گفتەیەن پیاوێکی وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێکی وەکو ئەبوو حەنیفە ئەمانە یعنی مفتی بوون ئەمانە فەقیه بوون ئەمانە گەورە بوون لەناو سەحابەیە مەسەلەن ئیبن عومەر ڕەزای خوای لێ بێ ئیبن عەباس ئیبن مەسعود ئیبن عەباس مفەسیری قورئان بووە يعني هەر یەکێکیان سیرەکەی اختصاصیان نەبووە لە زۆرێک لە مەجالەکانی عیلم ئیجتیهادیان کردووە ئەهلی فتوا بوون مەرجع بوون هەندێک لە عولەمامان هەیە ئاوایە مەرجعن لە کاتی ناڕەحەتیە خەڵک دەچێتەوە ئەگەڕێتەوە بۆ لایەن ئادی جەناب تەفەرمووی چی ئەوە طەبەقەیەک لە طەبەقەکان طەبەقەیەکی تریان ئەوەیە کە ناتوانن بە مطلقی ئیجتیهاد بکەن بەڵام لە هەندێک مەجالە ئیجتیهاد دەکەن ئەویش ئەوەیە بە عامی خەڵک فتوایان لێ وەرەگرێ عامی خەڵک فتوا لەو جۆرە عولەمایانەوە وەرەگرن بەڵام کاتێک کە مشکلەیەک دروستە بێ ئەمەش کە ئێستا گفتەیە بۆ عامی خەڵک بۆ من دانیشتووە ئێستا لە شوێنێک خەڵگەچێ ئەڵێ فڵان شت چۆنە فتوایان بۆ ئەیە ئەویش لەو کاتەیە ئەچێتەوە بۆ عالمەکەی یەکەم چونکە ئەوە ئیجتیهادی مطلقیان هەیە ئەوانە مجتەهیدن ئەوانە بەو شێوەیە طەبەقاتەکان بناسە هەیەنە مەسەلەن ناگەنە دەرەجەی عولەما یعنی طلاب علم بشون علمها قرين خريكي لا هەڵدانەوەی لاپەڕەکانن فێربوونی زانست و زانیارین ئەوانش طبقاتی طلاب علم هەندێکی تریش مەسەلەن ئەوەی شتێکی کەم فێرە بێ وەکو چۆن حەدیثەکە فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە ئایەتێکیش بۆ لە منەوە بیگەێنن سێرەکەی شتێک ئەزانێ یە بۆت باسەکە خێرێکە ئەڵێ من پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیەتی خەیرکم من تعلم القورآن وعلمه باشترینتانەوەی قورئان فێرە بێ و خەڵکیش فێرەکە هەروە دعوەکە لەناو خەڵک شتێکی باشە خراب نییە ئەوەش جۆرە خەڵکێکن شتێک ئەزانی و ئەوانە ئەمە ئیلا لە بابی وعظ و ئیرشاد و ڕێنمونیە ئەو جۆرە خەڵکانە عیلمیان لێ وەرەگیرێ ئەجی ناوەکو گفت و فتوا ئەو جۆرە خەڵکانە شتی وا ناکە ئیمام مالیک فەرمێ یەکێک چوو بۆ لای ڕەبیعە ئەگریا وتی بۆچی تووشی مصیبەت بووی چی بووە وتی نەوەڵڵا ولكن استفتي من لا علم له بۆ ئەوە ئەگریم خەڵک فتوایە لە کاتێکە کە عیلمی پێ نییە کەسێ فتوایە کە شایستەی ئەوە نییە بۆیە برا خۆشەویستەکەم تۆ ئەبێ ئاگال لە خۆت بێت تۆ عالم نیت فتوا بی ئاگال لێ بێ یعنی کابرا سەیرەکەی ئافرەتێک کە فەیسبووکیشی داناوە یا پیاوێک کە فەیسبووکیی داناوە بە ناوێکی گەورە مەسەن وەڵامی پرسیارە شەرعیەکان ڕوونکردنەوەی بابەتەکان ئاوا ناوێکی گەورەی لێ ناوە ناوی خۆی نییە پرسیاری لێ یەکرێ ئەویش دەچێت جواب باتەوە وەڵڵا ئێمە خەتەرە يعني من جاري ويا مثلا برسيار من بويا بفيسبوك ما وصاوه والله برايك او برسياري كردو خوشكيك من جلن تو تشيد يعني ام برسيارك والله برسيار لخوم كردو ابرا الاخواب ترسى چاوك من دڵنیام تا
پرسیارێ بە مامۆساڵی خۆ دەجوابیتەوە یاخ نابێ وابێ خەڵک تەلەفۆنی بۆ من کردووە چەند جار نمونەم لایە بۆ نمونە مامۆساڵی پرسیارێکیان لێ کردم ئاوا جواب ماوە تۆڵێکی وەڵا برا من 180 پلە بۆ عکسیەوەی تۆ ئەڵێم ئەوەی جوابت داوەتەوە هەڵە بووە بە قوربانم دە باشە مامۆساگیان با خێرا پێ بڵێم ێ برا ئەی بۆ جا بۆچی یەکەم جار واکەی نه یەکەم جار ئاگال لێ بێ کە تۆ ئەهلی ئەوە نیت بۆ لە خۆتۆ قسەکەی لە دینە إن هذا العلم دين فانظروا عمن تأخذون دينكم ابن سيرين فرمم علم الدين بزان علم لكيو ورقرن علم لكيو ورقرن بويا الصنف كان سي صنفن أو كسيك يعني حتى يعني أقر عامي سير بكي عامي أو خلقاني يعني وكولا بتشاكو خراب وخسيري خلقي كبيانة ودري عالمي دين لسي صنف زياترنين صنفي كان أو إن شاء الله مباسكين وكوتاي بيانين صنفي كان أهل علم نافع عملي صالح علمك بسود يعني لا يخوش يعني عملي صالح يعني هي صنفي كتريان أهل علم ببيع عمل علم زانن بس خوان عمل يعني نية خوي لي بلام لخويا تطبيقيناك خواب من باريزه ويكي كشان عمل يعني هي بلام علم يعني نية أما شيء أما هرسي خوي يقول القرآن باسي كرد جات والله بيلي شو أخو باسي كرد هموتان لبرتانا آيتك آياتي شش سورة الفاتحة لقل حوت اهدنا الصراط المستقيم خوي الرأس ما بشان به إيه صراط الذين أنعمت عليهم صراطي وكسانيك نعمتي خوتي بسر رشتون خوي يقول نعمتي خوي بسر كيا رشتوا أوانيك أهل علم والعمل الصالح صنفي كم علم يعني هي وعمل صالح شان هي إيه صنفي دوهم شيا أهل علم بلان ببيع عمل بريتين لجولك كان غير المغضوب عليهم خوايا الرئي أو كسانمان بيبلك تو هداية الداون بلام غير المغضوب عليهم نك أو كساني كغزبد لي قرتون يعني تو توري ليان كينا وانا جولك كان علم يان هي بس عمل يان نية أزان خوا حقا أزان إسلام حقا أزان خيون رشتن نا حقا بلا مشيكن بيشواني أواكن كيزانا إيه ولا الضالين خوايا دوريش من خير ولا قمراكان كين نصارى كان أواني كالن عيسى كوري خوايا أوانا عمليان هي بلام علميان نية بون منالا عيسى لخاجرة وواجنية وما قتلوه وما صلبوه ولكن شبه لهم نكشتيان نلخاتيانا بلام خواهي قورا برزي كردوا بو آسمان بو لناو همو صنف كان خواهي قورا وصف سناي كي كردوا وصف سناي يكم كأهل علم وعمل صالح ألي رأوستين وبهذا القدر كفاية والحمد لله رب العالمين وبارك الله فيكم وأحسن إليكم وجمع بيننا وبينكم في أعلى جنة الخلد أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين